خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەچینە لای تەوەری یەکەممان تەوەرێکی تەندروستیە هەم ئیشاڵن لەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە مانگی خۆشیە بەڵام لەگەڵەوەش هەندێک جار لە مانگە پیرۆزەیە بەهۆی ئەوەی کە خواردن تێک ئەچێت ئێمە بە جێژایی ڕۆژەکە خواردنەوەکان ناخۆین و کاریگەری لەسەر خۆمانە بێت کە زۆر کەسمانەیە ئەم کێشەیە هەیە ئەڵێت لەبەرێکە من پاشێوان هەڵاستم شەوان درەنگە خەوم ئەمەش دوای لێکالوی کە خەوێکی ناڕێکی هەبێت بۆ گەورەکان لەوانەیە لە دوای ڕەمەزانەوە وردە وردە کاری لەسەر بکرێت و بتوانێت خەوەکەی ڕێککاتەوە خواردنەکەی ڕێک بکاتەوە بەڵام لە پاڵ ئەوە ئێمە لە هەموو خێزانەکانە مناڵیشی تایە هەندێک جار مناڵەکانیش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خواردنیان تێک ئەچێت خەویان تێک ئەچێت لەوەی کە هەندێک جار دایکەکان بۆ نمونە ڕۆژانە پێویستە هەمومان سێ ژەمی سەرەکیمان هەبێت بەڵام هەندێک جار بۆی ئەوەی کە بە ڕۆژووی منداڵەکانیش پەراوێز ئەخرێن و ئەوانش ئەو خواردنە تەندروستیان نابێت کە لە ڕۆژانی ترا هەیەیان بووە شەوان لەبەرەوەی کە دایک و باوکان درەنگ ئەخۆن یاخۆ هەندێک لە مناڵەکانمانەیە حەزەکەن پاشێوان لەگەڵ ماڵەوەیانە هەستن و ئەوانیش بەشدار بن بۆیە کە پاشەوان هەڵەسن یان درەنگ هەر نەخەوتون تا پاشە و یان دووبارە پاشە و هەڵەسن خەوەکەیان لێ تێکەچێت بۆیە گرنگە لەوەی کە ئێمە بزانین چۆن لە دوێ مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خەو خواردنی مناڵەکانمان ڕێک بخەینەوانێ و بۆی کە ئەوانی ژیانێکی تەندروستیانە بێت ئەم تەوەرەمان تایبەت کردووە بەوە بۆی کا بتوانین گفتوگۆی لەسەر بکەین و بزانین چۆن ئێمە خەو خواردنی مناڵەکان ڕێک بخەینەوە بە خۆشحاڵیەوە لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە دکتۆر زاهیرگردی پزیشکی پسپۆر لە نەخۆشیەکانی گەشەی مناڵ لەگەڵمانە ئەبێت بۆی کە زانیاری زیاتر وەربگرین دکتۆر زاهیر سڵاو لێبێت و بەیانی و باش خۆشەویست بیانیشتان باش و ڕۆژانیشتان پیرۆز زۆر سپاس دکتۆر زاهیر ئەگەر پێم مامڵێ لەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە وەکوی کە چۆن گەورەکان خواردن و خەویان ناڕەک ئەبێت و تێک ئەچێت بەڵام لە پاڵ ئەوەوە هەندێک جار کاریگەری ئەبێت لەسەر مناڵەکان چۆن بتوانین سەرتایمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مناڵەکان هەر بە شێوازە تەندروستەکەی خۆیان خەو خۆراکیان بمێنێتەوە بڵێ بابەتی خەو و بابەتی خۆراک بۆ مناڵان لە ڕەمەزان بەشێکە لەو گۆڕانکاری کە لە پێش ڕەمەزان نەبووە لە کاتی ڕەمەزان دروست دەبێت چۆن بۆ گەورەکان ئەوها بۆ مناڵانیش دەمەی پێشیشی دەست خۆشتان لێ بکەم بۆ بەرزر خاندنیادی ڕەمەزان هەر ساغ بنیاخواب بینە سەر بابەتەکەمان خەو لە ڕەمەزان بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەردادێ مناڵ لە پاش لە کاتی ڕەمەزان دەبێ فترەیەکی پێدرین فترەی پارشیو ئەو پارشیوە لە سیستمی خەوی منداڵ و گەورەشدا نەبووە تەبیعی منداڵ دەبێ هەستێتەوە بۆ پاشی و حازر بی و لە کاتێکی زۆر ئەنیوژۆڵ وەک دەرێن نانی بخوا و دوای دانیشی انتظار کەمەلا بانگدە و نوێژ بکاتەوە دوای بنوێتەوە دوای بەیانی هەستێتەوە بڕۆتەوە بۆ قوتابخانە و هەروها لە قوتابخانەکە دێتەوە بە شێوەیەکی دووبارە بە زمانی بەڕۆژی تۆزێکمان دووە تۆزێکی لاکەوە لەو خۆشبەختانە الحەمدوللا ئەو ساڵ ڕەمەزان نەس گەرما بوو و نە هەست بە تێنێتی و نە هەست بە تاوا برسێتیش ناکەی ینی جەوەیەکی من بە ژیانی خۆم ڕەمەزانی بەخۆشم نەدیتی الحەمدوللا لەلایەن کەش و هەواوە بەس پێویستە ئەو منداڵە دووبارە خەوەکەی تێک دەستەوە تا دەگاتەوە وەختی بەربانگ بوویت سێترا ئەوەی لەسەر دایک و باوکانە چی بکەن بڵێ چی بکەن لەوەی ڕێک و پێچی خەو بپارێزن لە بۆ منداڵەکە ئەکید ناتوان وەک پێشترێ لێ بکەن وا باشە خەوی منداڵ ئێواران تۆزێک زووتر بێ هەتا بتوانی لۆ پارشی و هەستیتەوە بە ئیسراحات ئەوەندی پێی دەخورێنانەکە بخوا هەستا لێ و باسی خواردنەکەی پاشی ویش دەکەین دوایی کە دەخەوێتەوە مەثەلەن سەعات 4:30 بانگە ئێستا لۆ پێنج دەخەوی هەفت دەقە دەبێ هەڵبستیتەوە کە دەڕۆ بۆ قوتابخانە خۆشبەختانە ئێستا سەعاتێک لە کاتی قوتابخانەکەم کراوە سەعاتێک تەواو دەبی کاتژمێرێک کە دێتەوە ماڵێکی 1:30 وا باشە فریکوێنت پێدرێ ناپس یعنی سەرخەو یان خەوشێن بۆ ماوەی 20 دقیقیان لە سعاتێک ڕۆژی 2 3 پێش بانک پاش بانک ئەو سەرخەوە هەبی یارمەتی وەک ڕیستارتێکی لێدە لە بۆ منداڵە ئەوە بۆ شێوەی هەتا دەگاتە وەختی بەربانک پاشەوەی فتارکردنەوە طبعا ئەمە دەزانین خەو بۆ منداڵ زۆر گرنگە لەبەرەوەی هۆرمۆنی گەشەی لە کاتی خەودا دەردەدرێ پەلسس ئەو هۆرمۆنی گەشەی پێدرێن گرۆت هۆرمۆن بە شێوەیەکی زۆر بەرچاو لە 2 ساعت پاشی نووستن دەردەدرێت کەواتە منداڵەکەەوە باشە لە کاتی ڕەمەزانان ئەگەر بکرێت سەعاتدا ئەگەر بکرێت زووتریش بخەوێتن بڵێ و بەنسبەت خەو لە هەمووان تێک دەسی بەس ئایا کامیان بە ڕۆژی دەبن خوشی بەڕێز ئاماژەیەکی بچوک بۆی بکەین هەموو منداڵێک لە سەرینێ بە ڕۆژ بێت منداڵ لە کاتی بالغبوونەوە لەلایەنی زانستیەوە لە سەرێتی ڕۆژ بگرێتن ئەی پێش بالغ بوون عادەتەن بالغ بوون 12 13 14 15 ساڵە لەو بینیە لۆ کچان تۆزێک زووتر لۆ کڕەن تۆزێک تاخیرتر درەنگتر
پێش ئەوە معنای ئەوە هیچ بەشدار نەبی لە ڕەمەزان نەخێر ئەمە بۆ منداڵە چاوگەشەکانمان هەر لە سەرەتایی حتا دەتوانانی لە پاش ڕەوزەلەی ابتدایی لە سەفی لە قوتابخانەی سەرەتایی لە 6 ساڵیەوە هەتا دەگاتە 12 سال بەتەلەن دەگاتە بالەخبوون دەتوانی وەختی خۆی ئەمە لە هەولێر دەمانگۆ بە ڕۆژوو بە و دوای گرێ بدەوە بشێنە و دوای گرێ بدەوە ئەوە لەوانەیە وەکو یاریەک بەکاردات بەس ئەوە خۆی لە خۆیدا زۆر گرنگی هەیە لەلایەن ئەو منداڵانەوە یەکەم جار ئەتوو بێبەشی ناکەی مەحرومی ناکەی لەو خۆشی ڕەمەزان پاشیوان لە گەنگ و هەڵدەستەوە هەز دەکە ڕۆژێکی تایبەتەوە ئەو مانگە مانگێکی پیرۆزە قوتسێتیش تێدایە وەک ڕۆژانی ترنیە کەواتە فێری دەکە با 6 ساڵی 7 ساڵ بێ بەڵێ کوڕمەتش بە ڕۆژی دەبی دەگاتە نیوەڕۆ پێی دەڵێم نیوەڕۆ ستۆپێکی بکە ئێستا نانێک بخۆ ئاوێک بخۆ بە خێرای دووبارە بە ڕۆژی بۆ دکتۆر زاهر ئێستا لەگەڵ ئەم شێوازە کە جەنابەت ئاماژە بووە کە گرێدانی ڕۆژوەکە کە هەم منداڵەکە ئاشنایەکەی هەم با بڵێن ئەویش وەکو گەورەکان هەست بە بەرپرسیارەتی لە بەرامبەر ئاینەکانە لە بەرامبەر نەریتە ئاینەکانی خۆیاکە بەڵام ئێمە هەندێک منداڵ ئەبینین لە تەمەنە منداڵترەکانەوە دەستەکەن بە ڕۆژوو بوون بۆ نمونە منداڵی 9 ساڵان ئەبینین ئەمە لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەم منداڵانە جەنابەت چۆن باسی ئەەکەی ئایا ڕێگە پێدراوە یان لەبەر گەشەی منداڵەکە لانی گرفتی بۆ دروستی بەڕێز ئەمە ئاماژەوان پێکرد بە ڕۆژوو بوون وابزانم شەرعانیش وایە من پیاوێکی ئاینی نیم بەس ئەکیت پای خۆمان ئەو شتەمان زانیە بەڵامەوە باشە لە پیاوێکی ئاینی پرسیارێک لا بکرێتەوە لە ڕووی زانستیەوە لەگەر باڵغبوون ڕۆژوو لەسەرتا فەرزە ڕۆژوو وەک هەموو هەر پێنج فەرزەکانی ئاینی ئیسلام فەرزە دەبێ بیکا مرۆڤ ڕۆژوو لەگەر باڵغبوونە پێش باڵغبوون ئەوەی باسم کرد ئەو شێوازە بەکاردێنین هەم منداڵەکە دڵی خۆش دەبی هەم هەر لەبەر ئەوەش نییە ئەتو بەس فێرە ڕۆژی دەکەی فێرە زۆر شتی تری دەکەی ئەو منداڵەکە لەگەڵ تو لە پاشی هەستا واتانی و ڕۆهی چی نەخوارد هاتوێنی ڕشتێک دایگوتە دە تو دووبارە بگرێ دەدەیەوە بە ڕۆژی دەبێت تا ئاسرە تۆزێک ئاوی خوارد و نای بخواردم خۆی دەبی ئاو بخۆی بۆ شێوەیە ئەوە فێرە شتێکی دەکە هاو تو میک دیسیژن کو بڕیار بدا منداڵێکی 6 ساڵان دەتوانانی 6 ساعت هیچ نەخواتەوە کەواتە بەتانی ئەو من بەیانی ئەو منداڵەتانی بۆ ماوەی 6 ساعت قرار بدا من دەخوێنم ئەمن ئەوە دەکەم من ئەوە ناکەم ئەم دەرناچم ئەم دەردەچم ئەم نایەمە ماڵ ئەم دەچمەوە ماڵ یعنی فێر دەبی هاو تو میک دیسیژن کو بڕیار دە لە ژیانی خۆی مرۆڤێکی بڕیاردەری لێ دروست دەبی هەر لە ڕەمەزانەوە با فێرەشتە بین با 6 ساڵی با 7 ساڵ بی بەس بۆ ڕۆژوو بن نەخێر خاتون ڕۆژوو لە پاش بالەخبوونە ئەگەر نامەدار تووشی چەند تەنگ و چەڵەمەیەکی زۆر گەورە دەبی یەک لەوانە پاڵپستۆی خوێنی دێتەخوارێت دوو شەکری دێتەخوارێت چۆن دیار دەبیلەوە منداڵێکی ئاکتف 7 ساڵ 8 ساڵ پێشترێک کە بە ڕۆژینە بە ئێستا گێژە زۆر ترسناکەوە یان زمانی وشک بووە یان چاوی قوڵ بووە علاماتی جەفافە وشکبوونە منداڵ ناتوانێت بۆ شێوەیە بە ڕۆژی بەس کە بالغ بوو ئەو بڕیاری هەیە بچ مەرجێک بە مەرجێک پێش بالغ بوون ئەمان فێرمان کردبی ساڵانێکە ئەو منداڵە نیو ڕۆژی دەگرت ڕووبڕۆ بە ڕۆژی دەگرت ئەو زۆر شتێکی گرنگە هەم فێرە ڕۆژیت کرد هەم هەستی بە قوتسێتی ئەو مانگە پیرۆزە کرد هەم فێرە بڕیاردانیش بە لە ژیانی خۆی بەو شێوەیە بڵێ ئەوەی ڕووی زانستیەوە لەگەر بالغ بوون 12 و 15 ڕۆژی لەسەر منداڵانە بڵێ زۆر باشە ئەجا دکتۆرەوە کە زانین لەوەی کە بەتایبەتی دایکان زۆرم گرفتیان هەیە لەگەڵ مناڵەکانیان بەداخەوە ئێستا ئەوەنەی کە مناڵەکان خواردنە ناتەندروستەکان نەخۆن ئەوەندە خواردنە تەندروستەکان ناخۆن من وەکو دایکێک لەوانەیە زۆر ئەو کێشەم هەبێ لەگەڵ مناڵەکەمە ئەوەنەی کە حەزەکا بۆ نمونە بابەتی سنەیەک و یاخود جبس و ئەم بابەتانە بخوا ئەوەندە خواردنە تەندروستەکە ناخوات ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە هەم لە ڕەمەزان و هەم لە دوای ڕەمەزانیش من مناڵەکەم خواردنێکی تەندروستی هەبێت و خواردنەکەی هەمە چەشن بێت ڕۆژانە دڵنیام لەوەی کە مناڵەکەم بە قسەم ناکات بابەتەکانی دیکەش هەرە خوات تەمام بزانە خوشتی بەڕێز دەربارەی خواردنی ڕەمەزان خواردنی تەندروست ئەمەوە باشە هەر لە ستایلی ڕەمەزانەوە پێویستمان بە ئێستا مەتەلەن لە سعات 5ەوە بە ڕۆژی دەبی تا سعات 6 و ئێستا دوێنێ لە هەولێر 6:22 دقە بانگیدا یعنی ئەتوو بۆ ماوە 11 سعات زیاتر بە ڕۆژی دەبی 12 سعات زیاتر بە ڕۆژی دەبی 13 سعات بە ڕۆژی دەبی 13 سعات و 20 دقە کەواتە دەبێت خواردنی شواتە دروست بخۆی هەروە بدێ منداڵەکەشت کەوا بتوانێت بدێ ئەو هەرسکارەی ئەو تینەیجەی کە بتوانێت 13 سعات زیاتر ئەوە دووربی لە خواردن و خواردنەوە دەست پێ دەکەین بەچی ئەو خواردانەی کە باست کرد ئەو خواردانە کە دەستکردەکان پێیان دەڵێن یان زۆر شیرەمەنیەکان یان ئەوانەی کەسیمی سێتەتێک وەکو نوتێلا و ئیندۆمی و پرۆسیست فود خواردنە حازر کراوەکان ئەوانە خاستان ئەوەی شیرنەکان شتێکی زۆر ناخۆش لە لەشی مرۆڤ دروست دەکەن زۆر ناتەندروست بە ڕێژەیەکی خێرا لە کاتێکی خێرا شەکرە بەرز دەکاتەوە دوایی پاشی باوێک کەم دای دەبەزێت تواز بە برسێتی دەکەیەوە ئەوە وات لێ دەکا
ئەتوو ئەو خواردنە ناتەندروستە بەرگری ڕۆژۆکە ناگریت جگەلەوەی بەخۆی زۆر خراپە هیچ ڤیتامینێک و کانزایەکی تێدانە ئەو شتش دروست دەکات ئەی بەدیل ئەی مقابل دەتوانانی منداڵ لە کاتی بەربانگ لە کاتی پاشی و احتیمال دەسەر پرۆتینات بکە احتیمال دەست کەمترین شت کاربۆهایدرێت بەکاربێنێ مثلا با هێلکەی بخوا با ماستی بخوا دەتوانێت حتا لۆ خۆی پەتاتە و شتیواش بخوا بە شێوێکی باش پەنیر زۆر باشە و جگە لەوەی ئاویش کەمێکی باش بەکاربینی لۆ بەربانگ ئەینەن دووبارە ستایل هەیە لە بۆ کردنەوەی ڕۆژوشکاندن دەست پێ بکە بە ئاوەکە بە خورمایەکە ئەگەر هەبوو نیسکەکە پاشیوی منداڵەکە لێ گەڕێ بعد سینوێژەکە بکاتن لەگەڵ بابی لەگەڵ دایکی نێژەکە دەکات 5 دقیقە پێدەست دوای دێتەوە بە ئیستراحەت نانەکەی دەخوا ئەوە دووسێ یارمەتی دەرا ئەو شێوازە ڕۆژوشکاندرا هەم تۆزێک تێر دەبی بەخۆی زۆر شتی پێ ناخوری هەم بە ئیستراحاتیش کۆ ئەندامی هەرسی پڕ دەبێت لە شلەمەنی هەتا بە ئیستراحات لە جەفافەکەەوە دوور بکەوێتەوە کە 3 ساعات و شتێکە هیچی نەخواردیە دووەم زاریش کە دێتەوە سەر ناو خواردنەکە بەفرەن 6 دقیقە بانگە لەو فەرزنا 6 لە هەولێر ئەو دەکاتە سعات 6 دقیقە پاشیەوەی بەربانگی کردەوە و نێژی کرد و دەستنوێ شوشت و نێژی کرد و هاتەوە لەگەڵ داچی لەگەڵ بابی لەگەڵ ئەندامانی خێزان دەستی بە ناخواردن کردەوە ئەوە زۆر شەهەی خواردنی نامێنێ دومیش زۆر بە ئیستراحەت خواردنەکەی دەخوارد وا باشە لە کاتی بەربانگ هەرچی دەخوا با بخوا منداڵ هیچ مشکلەمانێ بەس هەندێک خواردنی لە ڕەمەزانان شتەیە خەڵک زۆر حەزی لێ شتە شیرینانە بە زۆر تەندروستین بەڕاستی ئەو شەربەتەی لە بازاڕەکانە و لقمە قازی ئەو پاقلاوەیە تەبان بە شێوەیەکی منزەرێکی سیر دەیبینی سڕێ و ئیدی حتا جاری وا بوویتە عادزی و لە بەدەستکەوتنی ئەو شتانە و هەموو دوکانێک ئەوە بەڕاستی دەتوانی وەکو گفتێک بدەینێ منداڵەکە بڵێن کوڕم ئەوڕۆ شەربەت ڕەشەکە بخۆ بەس نەک بەربانگ بە مەرج کەی بخۆم ساعت 6 و 20 دقیقە فتار دەکەینەوە تو ساعت 8 بیخۆ وی بەسەر چاو با بتە وەکو هاندەرێک وەکو دەڵێن ئەوە قەیدنا ئەوڕۆ ئەو گلاسە شەربەتی بخۆ بەس نەک مباشرەتەن لەگەر ڕۆژوشکاندن ئەوە زۆر خراپە خوشی بەڕێز ئەوە محاولە بکەین as much as possible لەو ئەوە دووربین لقمە قازیەکە لەگەڵ ئاو نەخێر بیریشمان نەچی لە بەربانگ ئاو برا گەورەیە بڵێ زۆر باشە دکتۆر زاری بە پێوەی کە پسپۆرەکەت لە نەخۆشیەکانی مناڵ و گەشەی مناڵە هەندێک جار ئێمە مناڵمانەیە لەوەی کە ئەیبینین کە بڕێکی باش لە خواردنەکانە خوارد بەڵام بە پێچوانی ئەوە لەوانێ من مناڵەکەی من کەم خۆر بێت زۆر جار دایکانێ لەوەی کە مقارنەی مناڵەکانیانەکەن ئەڵێ وڵای مناڵەکەی من هیچ ناخوا مناڵەکەی من ئاوایە ئەکرێ بڵێن بنیەتی ئەم مناڵە جیاوازی هەیە لەگەڵ مناڵێکی دیکە بۆ نمونە کێشی ئەم مناڵە لەوانەیە لاوااستر بێت ئەکرێت کە مناڵێک ئەکرێت کە مناڵە خواردنی کەم خوارد و کێشی لاواز بێت کەواتە ئەم مناڵە کێشەی تەندروستی هەیە گرفتێکی تەندروستی هەیە بزانە خوشی بەڕێز قەت مەیکەنە تارگێت دایکان و باوکان مناڵەکە کەم دەخوا کەواتە نەخۆشە کەواتە ناتەندروستە کەواتە ئەمە ستاندەرێتمان هەیە چارتمانەیە منداڵەکەت عمری چەندە 2 ساڵە 12 کیلۆ بڕۆ حافیز 3 ساڵە 14 کیلۆ بڕۆ حافیز 4 ساڵە 16 کیلۆ ئەو زەوە نییە 16 کیلۆ وەڵام مناڵەکەی من دکتۆر زاهیر گوتیش 4 ساڵە 16 کیلۆ باشە من 15 نەخێر ئەمە چارتمان هەیە گرۆت چارتی گەشە جەدوەلی گەشە نەخشەی گەشە کە دێ منداڵەکە سێری دەکەن جگەلەوە بەس حساباتەوە بەس ڕاضیات نییە بیرکاری نییە ینی ساڵی جارێک منداڵەکە دکتۆر بەس ببینێت توێ بنکەی تەندروستی توێ نەخۆشخانەکانی منداڵان توێ سنتەرێکی تایبەت توێ کلینیکی تایبەت بکەیف خۆتە ئەو کاتە دکتۆر پێ دەڵێ بەس ئەمە لەبیر نەکەین ئەفون کرد ئەمە پرسنەل تایپ هەیە جێنێتیک تایپ هەیە ئەوانە بۆماوەیە هەیە فامیلێک بەخۆیان قەڵەون هەیە بەخۆیان زائیفن بەس هیچ مشکلەیەکیان نییە هیچ تەندروستیان زۆر باشە مانای ئەوە نییە منداڵەکە بۆ بناسەبە منداڵ لە عمری ساڵێک بۆ 4 ساڵ ئەوە دەی خواردنی دەوێت بەدەستی خۆی 24 کەژمێر یەک بەر حەزمی دەستی بەیەک بەنەولەپی دەستی پرۆتیناتی دەوێت بەقەت 3 پەنجەی کاربۆهایدرات دەوێت بەقەت 2 پەنجەی کانزاکان و ڤیتامیناتی دەوێت یعنی شەرنێت و منداڵک دانیشی وەک خۆت حساب کە وەڵام من 2 قاب برز دەخۆم ئەولۆنی و قاب دەخوانی و قابلەوەی بەسە لەوی شرت نییە منداڵەکەت ئیلا کێشی زۆر بێ قەڵەوی تەندروست بێ نەخێر وەلەو خۆشبەختانە هێشتا الحەمدولillah لە کوردستان وابزانم بەشێکی زۆر لە عێراقیش خەڵک زۆر دێتە لامان دەرە دکتۆر قەینا مشکلینێ با قەڵەونەی بەس تەندروستی باش بی خەڵک ئەو شیارێ پێیا کردیە کەەوە قەڵەوی پێش چەند ساڵانێک تارگێت بوو خەڵک دیگە بەس منداڵەکەم قەڵەوی تەندروستە نەخێر ئێستا الحەمدولillah خۆشبەختان خەڵکانێک زۆر نا دکتۆر حەز ناکەم قەڵەوی بەس هەر هەستم کرد پێم وڵات مرتاح بم بڵێ فعلا منداڵەکەت کێشی ئەوەندەیە کەشتەیش طبیعی ئەو سحەتی باشە بڵێ زۆر باش دکتۆر پێشەوەی کە هاوکارم پەیوەند پرسیاری ئەم بەراوردکاریە لە نێوان مناڵەکان بە پێی بنیەیان بکات بەڕێزت باسی بەربانکردنت کرد لە منداڵان ئەوەی کە چی بخۆن بۆیان باشە با
باسێکی پارشێویش بکەین ئایا بۆ نمونە هەندێک جار هەیە منداڵەکە دەوامی هەیە بەیانی دایک و باوکەکە پێش خەوتن خواردنێکی ئەیاتێ ئەمە ئایا باشە یان باشتر لەبەرەوەی کە منداڵە زۆر لاوازی نەکا برسێتیەکە پارشە و هەڵی سێنن بۆ پارشە و چی بخواوەی باشە بڵێ بەخۆی خۆشی ڕەمەزان لەوەیە ستایلی ژیان بەو شێوەیە دەگۆڕێ ئەو منداڵە ئەو گەنجە هەرسکارە هەست دەکا بە قودسێتی ئەو مانگە پیرۆزە ئەمە مسلمانین بڵێن لەڕێی ١٩٥ کوردستانە مسلمانە بەرز ڕاگررتنی ئەو بۆنەیە ئەو مانگە شتێکی پیرۆزە لایەن هەمووانەوە بە ئەو منداڵەش مەحروم نەبێ لێ دەزانی خوشی بەڕێزستا هەندێک پیاوی گەورە و ئافرەتی گەورەوانەیە کە چوینە ساڵانێک لە 70 ساڵ 80 ساڵ زیاتر ناتوان بە ڕۆژ بن وەڵڵاهی زەرجیان دەسووتێ واللهی دایە و داپیرە و باپیرە هەیە ئێستا داپیرە من داپیری خۆمایە یعنی ئەوەندە متەئسیرە کەس نەزانی ئەوجا ئەو پیرۆزی ئەو مانگەی با لە دەست نەدێن وا باشە لە پارشی و هەستێتەوە منداڵە وا باشە لە پارشی وش دەست پێ بخوا ئەو کۆتمان بە کەمیە بە ناوی خواردنێنە بەس زۆربەی خواردنەکانی بەژەیەکی باش لە پرۆتینات بێ تۆزێک چەوری کەمترینیان کاربۆهایدرات بێ دووریشکەوینەوە لە شیرینیەکانەوە ئینجنرال ئەوجا شیرینیەکان هەر کامیان بی باسێکی بچووکت کرد دەربارەی جیبس ئەوانە ڤیتامیناتی تێدا نیە کانزاکانی تێدا نیە مجرد ساتسفاکشن دروست دەکە ئیشباع دروست دەکە بەبێ هیچ کالۆریی باش ببەخشێتە لەشت لێ لەوانە دوورکەوینەوە دووبارە دەڵێمەوە ئەگەر بکرێت لە پارشی و هەستیەوە زۆر خۆشترە لەوەی سەعات 11 شەو خواردی بدێ و لەسەر خواردنێکی زۆر بخەویتن بڵێ باڵێ جا دکتۆر ئێستا کاتر بە پێی ئەوەی کە بەڕێزت باست کردوێتت ئێستا لەخوا بە زیابێ هەمووی کۆبنەوە لەبەرەوەی کە لە بەرەکەتی مانگەکە با بڵێن بێبەش نەبن ئێمە بەداخەوە ئێستا ئەیبینین لە ناو زۆرێک لە خێزانەکان وای لە هاتووە هەر کاتێک خواردنەکەی ئەبا لە ژوورەکەی خۆیان ئەیخوا تا ئیتر ئەو فەلسەفە جوانەی سفرە کۆبوونەوە بۆ نان خواردن خەریکە کاڵە بێتەوە تیامە کاتە ئەم مانگە ئەتوانێت دەرفەتێکیش بێ بۆ زیندوکردنەوەی ئەو نەریتا ئەوەی کە لە دەوری یەک کۆ ئەبووینەوە و ئەم لە دەوری یەک کۆبوونەوە خواردنە چۆن با بڵێن وا ئەکات منداڵ تامەزرۆتر بکات خواردنی لە خۆشەویستتر بکە بۆی کە ئیتر کەم خۆری نەکا دەستت خۆش بی تەمانەوە بەڕاستی ینی کۆمەلگای کوردی وەکو کۆمەلگاکانی هەموو جیهان بوویتە ئایزۆلیتد سیپەریتد خەڵک بە تەنیادا دەنیشی لە ژوورەکان خەڵک بە تەنیا دەخۆ لە ژوورەکان ئەوە با بڵێن فایدەی چکەی ڕەمەزان کە پێشکەش بە فامیلی دەکرێت بە خێزان دەکرێت فعلەن لە کاتی بەربانکەم پێکەوە کۆ دەبینەوە و فعلەن زۆربەی جار لە پاشیوانیش پێکەوە خەڵک ناین دەخواتن ئەوە شتێک زۆر باشە لە منداڵە هەست دەکات بە خۆشی ئەو مانگەی و هەمێنە دووبارە دەگەڕێتەوە سەر ستایلی خواردنی تەبیعی تەماشا دەکات دایکی سەڵاتەی دەخوات تۆزێک برنجی دەخوات سوپی دەخوات کەواتە ئەو خواردنانە ئەو هێڵتی فودە ئەو خواردنی تەبیعین هەموو پێکەوە 4-5 سەر ئەندامانی خێزان 4-5 حەسەب ئەو پێشتری دادەریش لە ژوورەکەی وەکو فەرمووت بە تەنیا نۆتێلای دەخوارد زبسی دەخوارد نازانم ئەو پۆپ و پۆشتانی دەخواردنەوەکان زۆر نازانم ئێستا تەماشا دەکا ئەو خواردنەوانیە ئەو ڕوو دڵمەمان هەیە سبێنی کفتەمان هەیە دووس بەی ساوەرمان هەیە سێز بێش لە ساوەرمان هەیە دوایی قسمەت وابوو ماسی بوو ئەوانە ناچڕل فودن ئەوانە خواردنی تەندروستن ئەوانە خواردنی چاکن بۆ من ئەوانە خواردنی چاکن بۆ دایک و باب و خوشکبراکەم کەواتە بۆ من ئەوە وای لێ دەکات فەلەن منداڵەکە لە مانجی ڕەمەزان ڕڤیەک بگەڕێتەوە مراجعەتی خۆی بکاتەوە کەەوە فەلەن ئەتو چەمان کەوەی دەخوا ئەوە زۆر شتێکی گرنگە بڵێ ئەوەش هەم سوودەکانی ڕەمەزانە بڵێ دەستان خۆش بیرتانی نینەوە زۆر باشە دکتۆر ئەنجا من پێم خۆشە بە دەرفەتی بزانم بەجیالەوەی کە باس لە خواردن و خەو ئەمانە بکەین باس لە هەندێک بابەتی دیکەی کەشەی مناڵانیش بکەین بۆ نمونە تا چەند گرنگە دایکان و باوکان گرنگی بەوە دەنەوەی کە جوڵەیەکی پاشیان هەبێ مناڵەکانیان زۆر جارێ ئێمە ئاڵێن مناڵێک هاروهاجە مناڵ ئەکرێ پێنەوتێت هاروهاج پێ بێت تاقەیەکی هەیە وزەیەکی هەیە کە پێویستە ئەم مناڵە ئەو ورزەیە ڕۆژانە خەرج بکات تا چەند گرنگە بەجیالەوەی کە خواردن و خەوێکی ڕێکی هەیە کاتیشدا بنێت بۆ یاریکردن لەگەڵ مناڵە بۆ جوڵەی مناڵ بە تایبەتی کەیتر وردە وەرز خۆشە بێت شەوانە ئەتوان مناڵەکان بە پاسکیل بڕۆنە دەروانێ ئەگەر بچووکن لەگەڵ دایک و باوکیان یاخود ئەو دەرفەتیان پێ بدرێ کە ئەو تاقەی کە هەیەە سەرفی بکەن بۆی کە بۆ گەشیان تەندروستی هەیە بڵێ بابەتێکی جوانە تورجات خوشی بەڕێز لە ڕەمەزان هەندێک ئاکتیڤیتی و چالاک تێدایە کە ئەوە بۆ منداڵان شتێکی زۆر باشە لە ڕەمەزان ئەو منداڵە فێر دەبێت 2000 بە پێی ڕێککەوتن لەگەر داک و بابی یان لەگەر بابی یان لەگەر دایکی لە ماڵ نێژی دەکەن دەستە مزگەفت لە بیرمان نەچی پاشی نێژی عیشایە تەراویحە ئەویش لە خۆی دەگری لە نیو سعات تا سعاتێک وڵا کەمترینیان نیو سعاتە باوەڕ ناکەم هەتا سعاتێک زیاتریش 45 دقیقە تا سعاتێک تەراویح ئەو منداڵە پەرستکارەکە لەگەڵ بابی یان لەگەڵ ئەو کس جوانە لەگەر دایکی دەستە تەراویح شتێکی زۆر باشە ئەوە نەشات و چالاکەی کە هەیەی منداڵ چالاکی زۆرە دەبێت
بە هەر شێوەیەکی بیبەخشێتن ئەگەر لە ماڵ دانیشی تووشی ئامێرەکان دەبیتن تووشی ئیدی مەشاکلی قەڵەوی و خواردنی خراپێت سێدرا دەبی یان کاتەکەی بەسەر ناڕوە دەچی لە مزگەوت دادنیشتن ساعتی قورآن داخلی دو هەر دەستێتەوە 2 ساعت ساعتی جارێک چەند ڕکعاتێک نێژی دەکات لەگەڵ بابی تەراویح حەکە دەکات لەگەڵ دایکی هەروەها ئەوە ئۆفەرێکی کەی لە منداڵەکان چۆن چالاک بن لە ڕەمەزان چۆن ئەو زیادەی هەیتیان بە شێوەیەکی تەندروست سەرفی بکەن بڵێ ئەوەش لە ڕەمەزان حل کراوە ڕاستە زۆر باشە دکتۆر یەکێ لە گرفتی دایک و باوکەکان ئێستا کەم خەویە لە مانگە پیرۆزەشە بۆ نمونە لانەیە ئەم گرفتە لە مناڵانیش دروست بوو بێت ئەوەنەی ترخەمی بۆ دایک و باوکەکان دروست بوو بێت هەندێک جار پشووی بۆ نمونە قوتابخانەکەیانە ئەوەنەی تروا کاتکە بۆ نمونە درەنگ بخەون لەم کاتەیە ئەگە دایک و باوکێک سەردانی بەڕێزت بکات داوای ڕێنمای لە بەڕێزت بکە بۆی کە چۆن بە هەندێک تەکنیک یان هەندێک خواردن خەوی منداڵەکەی ڕێک بخاتەوە بەڕێزت چیان پێڵێ بڵێ باسمان کرد بە خێرایی لە سەرەتای بەرنامەکە خەو بە تەواوی تێک دەچێت وا باشە زووتر بخەوین لە ئێواران لە بەرەوەی لە پاشی وەردەستینەوە وا باشە ئەو خواردنانەی خێرا خواردنەکان پێیان بڵێن مثلەن فاست فود ئەوانە بەکارنەیە چکە ئەوانە هەرستێک دەدەن زیاتر مثلەن لە پارشیوان گوتمان ئەگەر ماز دەخوا ئەگەر هێرکە دەخوا ئەگەر پەنیر دەخوا ئەگەر تەحین دەخوا ئەگەر جوز دەخوا ئەوانە زۆر باشترن حتا خەویشی ئیسراحات بی و جگە لەوەش منداڵ کە خەوی کەمە لە ڕەمەزان بێگومان دەبی فریکوێنت ناب بەکاربیانی واتە سەرخەوشکێن یان سەرخەوە ڕۆژێ 2 تا 3 جار بەشەوە بە ڕۆژەوە بەکاربیێنی لە کاتەکانی لە 20 دقه بۆ سعاتێکە بە هەندێک جار بۆ 50 دقه بەسە دکتۆر کێشەکە ئەوەی ببوورە قسەکەت ئەبڕە ستارتێک بکە بەڵێ کێشەکە ئەوەیە زۆر جار منداڵ کە ئەو سەرخەوە ئەی خەوێنیت ئەو سەرخەوە ئەشکێنێ دوای ئەوە ئیتر خەوەکەی ئەزرە اینجا درەنگە خەوێت خەوی لێ ناکەوێتەوە بزەبت لە کاتی ڕەمەزان لەبەرەوەی منداڵماندیە لەبەرەوەی برسیە لەبەرەوەی تێنیە تەسەوڕ دەکەم ئەو سەرخەوە بۆی وەک ریستارتێک بی ئیسراحاتێکی زۆر باش بی مەتەلەن پێش بەربانگ با نیم ساعتێک بخەوی یەڵە کوڵ هەستە دەی بەربانگە و دڵی خۆشە و یەڵە ئاوەکەی بخۆینە لە نیسکەکە بخۆینە لە خورمایەکە بخۆن ئەوەی خوا کردە قسمەت بالعکس ئەو ڕێستێکی زۆر باشی داتێ ڕێستێکی زۆر باشی داتێ و تاقەیەکی زۆر چاشکیشی دەداتێ و بەدڵێکی خۆشەوە هەڵدەستەوە نا چکە خەوتێک دەچی بەڕاستی لە ڕەمەزان بتێنێتەوێ بڵێ خاتون دەبێ بۆ منداڵ بۆ گەورە شەربایە بۆ منداڵ ئەوەی خۆشبەختانە ئەو ساڵ ڕەمەزانەکە زۆربەی لە کاتی هەمووی تا ئێستاش تازە قوتابخانە دەستی پێکردەوە شتێکی زۆر باش بوو بەڕاستی یعنی هەستت کردە و ساڵفان ڕەمەزان زۆر خۆشە الحەمدولله دکتۆر لەخوا بە زیابێ کەشەکەش فێنە کە ئەوەندەی تر ئاسوودەی کردووە بۆ ڕۆژوانان زۆر ماشەڵە ناڵێم بە عمری خۆم ڕەمەزان لەبەر سۆپە نەدیتووە لەخوا زۆر باشە ڕەمەزانم لە هەولێر سلێمانی ژەکیت سارد بوو بەڕاستی بەڵێ فێنک وێرە زۆر باشە دکتۆر سەبارەت بە دکتۆر سەبارەت بە خواردنی مناڵ ئەگەر مناڵێک بۆ نمونە کەم خۆر بێت و خواردن نەخوارد هەندێک جار دایک و باوکەکان ئەڵێن هەڵبژاردەیەوەمان هەیە لەوەی کە دەرمانی ئیشتیها بین بە مناڵەکەمان پێویستە دایکان و باوکان دەرمانی ئیشتیها بن بە مناڵەکان یاخود دەمە زیان بە تەندروستیان ئەگەیەنێت و بەڵێ خوشی بەڕێز دەربارەی دەرمانی ئیشتیها سپیشال ئیندیکیشنی هەیە یعنی بەس حالاتی خاصی خۆی هەیە ئەوە نمایە هەر یەکێکی حەزی لێ منداڵەکەی زۆر خۆ دەرمانی ئیشتیها بەکاربێنێ ئەمە لە بیرمان نەچێ ئێستا ڕێژەیەک قەڵەوی بەرچاو پەیدا بووە لە عێراق و لە کوردستان بخوا پێشی چەند ساڵێک نەمان دەدی منداڵی قەڵەو ئێستا یان دەیانگوت خەپێ ئەوە نمایە ئێستا قەڵەو بیست یعنی ناتوانێت بەسەر تەختەکەی ئێستا بۆ لە کلینیکی خۆم ناتوانێت بەسەر تەختەکەی بێ لەسەر مێزەکە درێژ بێ و منداڵە ناتوانێت درێژ بێ پێدرێن ئۆرتۆپنیا هەموو منداڵە نسبەیەکی زۆر لەو منداڵانە ئەویان هەیە ئەمە پێدرێن ئۆبستراکتیڤ سلیپ ئەپنیا شەوان پرخەی دێ منداڵی 7 سال 6 سال 5 سال کەی پرخا بووە پرخەزانیمانە بۆ پیاوێکی زۆر ماندوو ئەو کاتانی شەو دەخەوێتەوە پرخەی دیان مرۆڤێکی بە تەمەن گەورە 7 سال پرخەی دێ منداڵی قەڵەوی ئەوانەی هەموو هەیە جگە لە نەخۆشیەکانی دڵ جگە لە نەخۆشیەکانی سوکەری کەواتە دەبی زۆر ئاگادارمی لە بەکارهێنانی ئەو شڕوبانەی کە پێدەڵێن مشەهی ئەمە هەندێک جار هەیتەوە مەڵتی ڤایتامین بەکاردێن لە بەوانی نەقسیانەی نەقسی ڤایتامین دی هەیە فۆلیک ئەسیدی پێویستە مەڵتی ڤایتامین بەس کەم وشەهی سپیشال ئیندیکیشنی هەیە منداڵەکە کێشی لەژێر سنتال بێتی و فعلا پیکی ئیتەلی خواردنی کەمی بەس لە بەوانە بەکاردێ ئەمە هەب هەزاردی لە بەهۆ منداڵێک نەخێر باش نییە دەستەکان خۆش بێت زۆر سپاس بۆ دکتۆر زاریکردی پزیشکی پسپۆر لە نەخۆشەکان و گەشەی مناڵ کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ زانیاریەکانی هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان و بۆ هەموو مناڵەکان نەخوازین دووبارە سپاس بەڵێ